ئومێدەکەین جژنی خێر و خۆشی بێ بۆ هەمولایەکتان ئەمڕۆ لە سێم ڕۆژی جژنە ئێمە وەکو پرۆگرامی ڕۆژێک نوێ هەوڵمان ناوە لە کاتی بۆنەکانە پرۆگرامی زۆر تایبەت پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین ئومێدەکەین جێ ڕەزامەندی ئێوە بین باست لە پەیوەندی کۆمەڵایەتەکان کرد ڕەنگە لە ماوەی ئەم دوو ساڵای بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵ بوو بێتەوە بەڵام ئەوە باشترە وەک لەوەی کە تۆ تووشی گرفتێکی تەندروستی تووشی ڤایرۆسی کۆرۆنابی ئومێدەکەین هەموو لایەک ساغ و سەلامەت بن لە ئێستاە ئەگەر هەموو شۆژ نەکەن نەچن بۆ لای کەسە نزیککانتان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی و لە ڕێگەی کورتەنامەیەکەوە بێ پیرۆزبایەکانی خۆتانیان ئاراستە بکەن ئەم ڕۆژۆک و تۆ باس لێەوە کرد سەر کۆ پرۆگرامەکەمان تایبەتە کۆمەڵێک میوانی زۆر ئازیز لامان ئامادەن لەگەڵ هونەرمەند و هەروەها ئەو میزیسیانە بەڕێزانەی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە ئەرکیان کێشاوە ماندوو بوون لەگەڵمانە دەستان خۆش بێ و بەخێر بێن سەر چاوان هەمولایەکتان لەم تەوەرەمانە لەم بڕگەیەمانە میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر دانا ئەحمەد وەکو پسپۆڕی ئەدەبیاتی کوردی هەروەها خات و سروشت کامەران وەکو هونەرمەند هەروەها کاکە کارزان فاروقی ژۆک هونەرمەندێک ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەن ساڵتان لێ بێ و جژنتان لێ پیرۆز بێ بەخێر بێن زۆر بەخێر بێن بەخێر بێن سەر زۆر خۆشحاڵ بین ئەمڕۆ ئامادە بوون زۆر بەخێر بێن وەک تۆش ئاماژە پێیا ئەو میوزیشانە بەڕێزانە زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ دواتریش یەتر لاتان قسە نوقڵەکەشیان بەری جژن بەبێ نوقڵ و دەم شیرینکردن ناوێت یە دکتۆر دەستان خۆش بێت من دەنگێکی کەش هەڵەگرم دانی کە شڵگرێت ئەمە تریانە بوو کێڵ بۆ خێزانەکەم پەکوولەکان باشە ئێدە بۆ ماڵەکانی شتێڵ دەگرێت دوانەیەکمەیە دوانی تری شڵگرێت دوانش بۆ ئەوان هەڵەگرم باشم نەشی گیانتان تۆ شڵی لێ بۆ هەموو خێزانەکەتان دەینۆشی گیانتان چاو خۆش بێ جژنتان پیرۆز وڵا حەزەکەی دوانسە لەگەڵەگرم کاکتار یەک دانێڵگرت لانە یەک دانێ هەڵگر کاکتار بۆ یەک دانە زۆر باشە دکتۆر جانیا خوا بەخێر بێت سەر چاوم ئەمڕۆ جلەکانە زۆر جوانە یاخوا پیرۆزیشت بێت ئەمشا تۆ یەکێ بووی لەو کەسانەی کە ئێمە وەکو خۆمان وەکو کورسات شانازیت پێوەکەین کە وەکو پسپۆڕێکی ئەدەبیات وە خەمخۆرێک لە ئەدەبیاتی کوردی هەمیشە زۆر بە دوای ئەو خاڵە وردانەیە گەڕاوی بەڵام بەر لێ بچینە کۆمەڵێ بابەت ئەمڕۆ جیاوازتر وەکو جەژنی قوربان حەزەکەین پیرۆزبایی خۆت بکەیت و دواتریش کۆمەڵە پرسیاری کاک پێش هەموو شتێ بەیانیتان باش زۆر بەخێر بێت جژنی ئێوە پیرۆز بێ زۆر سپاس کە هەمیشە زۆر بە بوێرانە زۆر بە پڕکێشانە دیارن و ڕۆڵتان هەیە و هەمیشە من ئەتان بینم کە زۆر چالاکن لە گەیاندنی گرنگترین شت ئەوەیە بەلای منەوە کە پەیامی ڕاست دەگەێنن بە خەڵک کە لەم هەلومەرجەی ئێستاە لە هەم بۆ ڕایگەشتی هەم لە شاشەکانەوە بەڕاستی ئەوەی کە من ملاحەزەم کردووە ئەوەیە کە ڕەنگە کەمترین پەیامی ڕاست بگاتە خەڵک بەداخەوە بۆیە لەم ئەم ئەرکەی ئێوە کە بەجێ ئەگەێنن ئەرکێکی یەکجار گەورەیە زۆر مەزنە زۆر پیرۆزە بە تایبەت کە خۆتان و شاشەکەتان دوو کارکتەری جوانن کە پەیامی ڕاستیەگەن بە خەڵک جژنتان پیرۆز بێ جژنی هەموو ئەو کەسانش پیرۆز بێ کە جوان لێمانە بە هیوام کە ئەمە خاڵێکی وەرچەرخان بێ بۆ ئەوەی کە بەرەو قۆناغێکی تازە بڕۆین و ئەم دەردە پیسەمان لە کۆڵ هەم کورد و هەم مرۆڤایەتیش بێتەوە بەگشتی دەکەین لەو ئاستایە بین بینە لای خات و سروشت سڵاو لێ بێ و جژنە لێ پیرۆز بێ سڵاو لە ئێوە سڵاو لە کورساتی ئازیز و پێشنگ دەستان خۆش زۆر سپاس بە ئەم بەرنامەجانە جژنە پیرۆزە لە ئێواکەم لە هەموو مسلمانانی جیهان مسلمانانی کورد بە تایبەتی لە مستافە جوانە زۆر بەخێر بێت یەکەم خۆشی جژن نانی بەیانی جژن ئامادە کردبوو نانی بەیانی جژنە خوارد تا ئێستانانی جژن ئامادە نەکرۆ بڕی دوو کەسینیا لە ماڵی باوکم ئەی خۆم بەس حەزری ناکە ئەمەوەی بیخۆن بەبێ ئەوە جێژن نییە جاخۆ هەموو جێژنە بەفەکی کاکارزان زۆر بەخێر بێ نەرمەندێکی ئازیز و خۆشەویست و دەنگخۆش زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بین ئەمڕۆ و لەم جەژنە شالای ئێمە میوان بووی و لەگەڵ گفتوگۆکانی
دکتۆر و خات سروشتیش تۆش بە دەنگ نەخۆشەکە لەگەڵمانابی بە خۆشحاڵیەوە لە خزمەتان ئابم زۆر خۆشحاڵم جژنە پیرۆزدە لە ئێوەی خۆشەویست و ئێوەی ئەزیزەکەم زۆر سپاس لە هەموو کوردستانانی ئەزیز لە کورساتی خۆشەویست بە هیوام هەمیشە تەندروست باش و لە ساغ بن دەستیەوەش خۆش بێت دووبارە جژنتان پیرۆز بێ زۆر سپاس زۆر پیرۆز بێ زۆر سپاس جۆمان بەرەمێکی کەفێ خوانیە باسیەکەم بەڵام کاتی جۆمان لە دەنگە تایبەتەکەی کاکە کارزان چاوە گەشت بێ پێم وایە بەرهەمی دۆمان لە بیرمکەیە لە ئاوازی هاوڕێ ئەزیزم ماردین بەختەیە لە تێکستی هونەرمەندی خۆشەویست شاعری ئەزیز ئەحمەد محەممەد ڕێز و خۆشەویستی مێوەی پێم خۆش بۆ ئاماژەیەک بە ئیشەکە بم خۆشحاڵە چۆن بەڕۆژ گەڵای وەری و بۆ یەک جاری لە دارەکە لە بیرم کەوە چۆن شۆگار هەتاوی ڕۆژ لە بیرەکە وەک چۆن بەڕۆژ گەڵای وەری و بۆ یەک جاری لە دارەکە عەشق و گریان لە خاک بنێ تا نێرگزێ سەردار بنێ هەتا شنەی دەمی نەسیم بە بەهارت بناسێنێ من لەبیر کە بەڵام خۆر و ئاسمانشین لە یاد مەکە بیرەوەرینم مەیبارە لەسەر پرچی خاوت مەدا لەسەر پرچی خاوت مەدا لبيرم كوشون شوقات هتا روج لبيركا وشون برج قواي وري بو يقدري لداركا لبيرم كوشون شوقات هتا روج لبيركا وشون برج قواي وري بو يقدري لداركا عشقو قريان لخاك بني تاني ارقز سردار بني هتا شني دمي نسيم ببهارت بناسيني من لبيك بغام خورو أسمانشين لياد مكان بينورين ميبارا لسر كرشي خاوت مدا لسر كرشي خاوت مدا زۆر سپاس یەکێ بوو لە گۆرانێ زۆر تایبەتەکان بەڕاستی دەستپەنجەی برادرانیش دەستان خۆش دەستی ئاورانیش خۆش بێ ماندوو نەبن بچینەوە لای دکتۆر پێمان خۆشە باسێکی جەژنی قوربان و تایبەتمەندی جەژنی قوربان بکەین هەم لە ڕووی
کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئاینیەکیشەوە پێمان خۆشە خۆت لەسەرەوە طبعا کە باسی خۆمانەکەین و مێژووی کورد ئەگەر بگەڕینەوە بۆ زۆر کۆن کە سەردەمی میترائیەکانە ئەم فترە زەمەنیە کۆمەڵێک لەو زاهیرانەی کە هەبوو هەن ئێستا ئەو سەردەمەش هەبوون بەڵام بە شێوەیەکی تر مەسەل ئەو تەواشیح و دروشمانەی کە هەبوون ئێستا هەیە ئەو کاتەش هەبوون مەسئلەی تەپڵ و دەف و مەسئلەی هەندێک مەسەلەن ئەو تەواشیحانەی کە ئەیبینین لە مەسائلی تەسەوف و جا قادری بێ ئەوانەی کە نەقشی لە دواتر لە سەدەی حەڤدەما ئیتیباعیەکەن ئەمانە هەبوون یعنی بەم شێوازەنا بەڵام هەبوون لە قۆناغی دوای ئەوە قۆناغی زەردەشتەکان کە ئێمە بە باوانی خۆمانە نەزانین ئەمانە ڕەهەندێکی چاکسازی گەورەیان کرد لە سەرجەمکایە جیاوازەکانی ناو کۆمەڵگەیە ئەوەی گرنگە و ئەوەی کە جێی سەرنجی منە لە هەموو شتێکە مەسەر لە هەموو عیبارەتێکە لە هەموو ڕستەیەکە لە هەموو فرێزێکە لە هەموو وشەیەکە دوو لایەنیان جیا کردەوە لایەنێکی ئاهورامازدا لەگەڵ لایەنێکی ئەهریمەنی ئاهورامازدا بە شتی جوان و بە مەسائلی ئیجابی و بەم جۆرەشتانە ئەوترێ ئەهریمەن شەیتانە یعنی هەموو شتێکی سەلبیە باشە من یەک دوو نمونەت بۆ ئەهێنمەوە مەسەلەن بۆ نمونە ئێمە بۆ وشەی بۆ مرۆڤ هەم مەردمان هەیە هەم گەبرامان هەیە مرد بۆ لایەنی بتەوێ وەصفێکی ئیجابی ئینسان بکەی یعنی باسی لایەنی ئیجابی ئینسان بکەی ئەڵەی مرد بەینەما ئەگەر وەصفێکی سلبی بکەی بە خراپە باسی بکەی یعنی بتێ باسی خراپەی ئینسانێ بکەی ئەڵێ گەبرا ئەزانی طبعا لێرەوە بچۆ بۆ هەموو شتەکانی کە بەڕای من ئەمە ئەم پەسندکردنە ئەم وەصفکردنە وەصفکردنێکی یەکجار جوان و دقیقە ئەگەر ڕێن بە یەک دوو نمونەی تازەشت بۆ هێنمەوە ئێمە لە زمانی عەرەبیە وشەی ئیسماع و وشەی تەسەموعمان هەیە تەسەموع چییە؟ ئیسماعەکە وازەحە یعنی ئەوەیە کە من تۆ قسەکەیت و من گوێ لێگرم وانییە؟ باش طبعا ئیسماع و ئیسغائیش هەیە ئیسغا ئەوەیە کە هەموو گیانم بێ بەگوێ بۆت تەسەموع ئەوەیە مثلا ئێوە قساکەن بە یەکەوە حەز ناکەن من گوێم لێ بێ بەڵام ئێم گوێتان لێگرم باشە؟ ئەمە پێ نازانم ئێمە شتێکی پێڵێن کەلیمێکی غەڵەتی پێڵێن فوزولیە ئەڵێن فڵان کەس فوزولیە گوێ لە شتێک لەخەڵە قورتێن مە غەڵەتەوەش ئەمەی گرنگە ئەمەیە ئەمە صیفەتێکی سەلبیە ئیجابی نییە ئەگەر جەنابەت مەسە قسەت کرد بۆ من گوێم لێگرت ئێمە صیفەتێکی ئیجابیە بەینەما ئەگەر قسەت کرد ئێوە قسەتان کرد و من گوێم لێگرتن ئەمە سەلبیەوە نییە باش ئێمە لە کوردیە دوو شەمان هەیە کە بەداخەوە من زۆر جارە بیستم لێ عەلام تۆ مەسەلەن قسە بۆ منەکەی باشە من ئەڵێم گوێم لێتە یعنی گوێت لێگرم وانییە ئەمە چەند جوانە یاڵم کە فڵان کەس کاکە سەرکۆ قسەی بۆ کردم گوێم لێ بوو لاەنە خانکە قسەی بۆ کردم گوێم لێ بوو تەواوە تۆ سەیری عەکسی ئەمەکە کە زۆر جار گوێم لێ بێ ئەڵێ با بەیەکەوە گوێبیستی گۆرانیەک گوێبیست ئەوەیە یعنی ئەم گۆرانیە بۆ تۆ نییە تۆ خۆتی تێ هەڵا قورتێنی چەند ناشرینە و کەلیمەیە ئەزانی با بەیەکەوە گوێمان لەم گۆرانیە بە گوێبیستی چێبی ئەزانی ئەنجا گوێ لێبوون ئاهورامازدایە ینی لایەنێکی صیفەتێکی ئیجابی گوێگرتنە بەینەما گوێبیستن ئەمە لایەنێکی ئەهریمەنیە لایەنێکی سەلبیە ئەزانی ئەم حاڵەتە حتا زۆر شتی کەش هەیە من نامێ بچمە بۆ نمونە یعنی نەهاتومەتە سەجای قسەکانم پەلەمەک کاکە مەسەن بۆ نمونە کاتی خۆی باو بووە مەسیحەکانی ئەم ناوچانەی ئێمە خەریکی فەلاحەت بوون تەماشاکە کە ئەگەڕیتەوە بۆ باو با پیرانی ئێمە خۆ کەس ناڵێ مەسیح ئەڵێ فەلا
خۆی فەلاحە بۆ بە فەلە ئەزانی ئەم بۆعدانە بەیەکەوە کە کۆئەکەیتەوە یەکێک لەم شتانە بریتە لە جەژنی قوربان یەکێک لەم زاهی لەم دیاردانە بریتە لە جەژنی قوربان جەژنی قوربان دوو بۆعدی هەیە وەک خۆت باسی کرد بۆعدێکی ئاینی هەیە ئەوەیە کە بیستومانە لە ئیسلام و لە قورآن و لەوانە کە باسی ئەکەن قال إني يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى إبراهيم بە ئیسماعیلی کوڕێڵێ لەسەر ئیبراهیمش قسە هەیە دوایی باسیەکەی طبعا کە ئیبن ئەثیر باسیەکە ئەڵێت شەقۆیەکی ئەڵمازە خاتە سەر ملی نایبڕێ ئەمە با لە ناو ئەدەبیاتەکە هاتووە نایبڕێ و دوای ئەوە فلما أسلم وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين نایب ڕێ و دوای ئەوە عیجلێکی بۆ ئەنێرن گۆرەکەیشی بۆ ئەنێرن و سەری ئەبڕێت و ئیکابە بەو قوربانی کە ئێستا بۆ بەظاهرە بۆ بەظاهرە و قوربانی ئەکرێ باشە ئەمە لایەنێکی کۆمەڵایەتیشی هەیە ئەم لایەنە کۆمەڵایەتی ئەوەیە کە ئەو نقڵ و ئەو قەیسی و کشمیشی کە باستان کرد ئێستا کە بەیانیان نەخورێ ئەمە لایەنێکی کۆمەڵایەتی ئێمە خسومان تەسەری تۆ خوارد بە قەیسی کوشمیش وەڵا قەیسی کوشمیش نا بەڵام من حەزم لە شلەی ترە حەزم لە بامێ بەڵام یعنی ژنی خۆی لێنێ وەستانە بۆ لێنێت وەڵاهی یعنی نەبێ بە قسێ من خۆم لێنێم خوا هەڵنەگرێ ئیژەر وەستایە لە ماڵەوە خواردنی جۆش خۆ دروست وەڵاهی ناخۆم دروستم نەکردووە بەڵام بامێ لێنان و شفتەکردن لە ماڵ و عیدی خۆمە زۆر تایبەتێکی بۆ دایکم کردووە کاتی خۆی تر فێرم لەو کاتەوە بەڕەحمەت لەگەڵ ئێوە ئەوەی کە زۆر گرنگە بەیتی قەسیدەکە ئەمێ باش شاعرانی کلاسیکی ئێمە شارەزا بوون لەم ڕەهەندانە لەم مەسەلانە چۆن ئەمانەیان هێناوە و تەوزیفیان کردووە لە ناو ئەدەبیاتی کوردیە ئەم کارە زۆر قورسە یعنی چۆن تۆ دیاردەیەکی ئاینی دیاردەیەکی کۆمەڵایەتی ئەهێنی باشە زاراوەیەکە هێنی بابەتێکە هێنی ئەیخیتە ناو چێوە ناو ئەدەبیات و بەڵام بیهۆنیتەوە ئەمە مهمە بیهۆنیتەوە باشە من نمونەیەکت بۆ هێنەوە پێشێ بچینە سەر جەژنی قوربان باش دوای ئەوەستم و کاتەکە ئاگامان لێبێ باش نییە هەتا ئێستا هیچی ئەمە هەر کورداڵێ دی باجە بووە حەریق یەکێکە لەو کەسانی کە تەوزیفی ئەم زاراوانەی کردووە دقت بە ئەڵێ حوزنی من یا حوسنی تۆ ئیشکالە تا ئاخر نەفەس بۆچ زەکاتی حوزنی من و حوسنی تۆ ناگا بە کەس دقت بە چەند دقیقە لە بینی حوزن و حوزنە ئەو سین و زائەیەوە نییە باش حوزن یعنی دڵتەنگی ناخۆشی حوسن یعنی جوانی باش ئەڵێ زەکاتی ئەم دوانە ئەزانی زەکات چییە یەکەم لە ماڵێکەکەوێت کە قوت بێ قوت یعنی ئینسان پێی بژی مەسەل لە تەماتۆ خەیار ناکەوێت لە هەموو میوەکانە لە خورما و مێوژەکەوێت بۆ ئەم دوانە بە شەری پێژی ئینسانی پێژی ئەزانی لە گەرمەکەوێت لە جۆ ئەکەوێت لە پارە ئەوانەی کە قوتن ئینسانیان پێژی باشە ئەم دوانە کاتێ زەکاتیان لێ ئەکەوێ کە نیسابیان بڕوە مودەکەیان بەسەر بچێ باش ئەمە یەک دووش لەو حەجمەی کە هەیە تەجاوز بکە ئەڵێ ئەگەر عەفوم بکەی ئەڵێ حوزنی من لە ناو دڵما جێی نابێتەوە گەورە بووە زەکاتی لێکەوێ لە دڵم جێی نەماوە حوسنی تۆش لە لاشەتە ئەمەندە جوانی جێگەی نابێتەوە وەندە زۆرە ئەی باشە بۆ ئەم حوزنەی من کە ئەمەندە زۆرە زەکاتی لێکەوێ ئەو حوسنەی تۆش کە ئەوەندە زۆرە زەکاتی لێکەوێ بۆ ناگا بە کەس زانی جا دوایی دێنە سەر ئەوەی کە لە بابەتەکانی تریژەکەین بابچینە لای خات و سروشت جەژنە و ئیتر جەژن تایبەتە بە قسەی خۆش و جەژنانە ئەم بابەتانە جەژنانەی تۆ بۆ ئێمەوەی کە یادگارێکی خۆشمان بۆ بگێڕیتەوە لە کاتی کارکردن تا بێ ئیتر لە تەمەنی مناڵی تا بێ وڵالانە گیانکارکردن و ئیشکردنی ئێمە هەموو یادگاری خۆشە بەڕاستی ناخۆشیشی تیا بەس خۆشیش هەیە
وڵی نازانم شتێکی نەڵێ چم بیر نییە لە مناڵیە گۆرانیم ئەوت من بە گۆرانی دەستم پێ کرد ئێدە باشە ئێستاش گۆرانێکمان بۆ بڵەوە برادرانی لەگەڵ کاکارزانە بکەن باشە جاتۆ لێرە من پێم خۆش بوو پرسیارەوە لەگەڵ ئەو کۆمەڵی هونەرمەندمانەیە بە ئەزمۆنن و لە ڕووی کۆمیدیاوە کارکتەرێکی باش بەرجەست داکەن وەکو کاک مایرە کاک ئەحمەدە کۆمەڵی کاک مستەفایە کۆمەڵی هونەرمەندیکەن وابزانام لەگەڵ زۆرینیانە بەرکەوتن و کارکردنت هەبووە لەگەڵ کاتی کارکردنە یعنی زۆر جارێ ماڵەی کار سریانەکەین پێکەنینمانێ بەڵام ئەی چی لەوەی کە تۆ لەگەڵیانە نواندن بکەیت لەگەڵ ئەوانە زۆر کات نەکەوتیتەوەی کە لە گەرمەی نواندن و کارکتەرەکەی خۆتاوی پێکەنینت پێ یاخۆت یەکێ لە یادگاریانە کامیان زۆر کاری تێکردووی والله لە ڕەمەزان نابوو تەسویرمان هەبوو لە حیوارەکانمە کاگمایر حیوارێکیەوە بەڵێ من پێم وت بۆنە ناخۆشەوتی بەڵێ خۆتان بۆنی عود و داری عود و ترلینتان لێ زۆر زۆر پێکەنیم کەوایە نەمتوانی خۆم بگرم زۆر بە جوانی قسەکێکی کاگمایر زۆر ئەمان خاتە پێکەنین بەڕاستی کاگەحمە هەر خۆی پێکەنێ نەکرد بڵێ ئەت خاتە پێکەنین خۆی پێکەنینی زۆر زۆرە بە زۆڵا پێەکەنم منیش لەگەڵ ئەوانە ئیتر خۆم ناگرم پێکەنم وەڵاستی زۆر باشە جاسەر کۆستا کاتیەوە نیە یان پێشێ بچینە لای گۆرانی تۆ یادەوەرێکی خۆشمان بۆ بگەڕەوە کاکارزان بار گۆرانی نەبێ نیە جۆ بۆ شل کردوین و بە قساکەی بۆی گۆرانی بە تۆ یادەوەرێکمان بۆ بگەڕەوە وڵی یادەوەری لەوانەیە ئەمڕۆ بێ یادەوەرەکەم من ئەمڕۆ بێ بەجددی زۆر لە مێژەیەونە زۆڵە ساوم لە خەو باشە ئەمەخەوە زۆر کادا ئەچمە ناو خەوە ئەستەکەم چۆکە هەر ئەوەیە بەڕاستی بۆ زۆربەی مۆسیقیەکان و گۆرانی مێژەکان هەمویان درەنگە خەون ئەوە من وەکو خۆم بە حکمەوەی کە جاری وایە تا سەعات یەک دوو ناخەوم لە کتوپڕ ئیشێکم توانم ئیشێک دابنێم ملۆدیێک دابنێمە تێکستێک نووسم ئەڕوات بەدەمیەوە جاری وا تا 4 تا 5 بەپێی کاتەکە بەهۆیەوە درەنگە بە خەبەرێن یادگارەکەمانێمە ئەوە بڕاستی دەی زۆر بەخێر بێ لەگەڵەوەی کە زۆر جار دکتۆر تۆ ئەتێ زۆر بەوردی بچیتە ناو بابەتەکانەوە لە هەمان کاتیشا زۆر گرنگە ئەوەی کە ئێمە باسیەکەین ئەوەی کە من پرسیارە سەرچەکەم بوو جژنی قوربان تا چەند گرنگە ئێمە وەکو نەریتێک کە لە باو باپیرانمانەوە ئەم نەریتە هاتووە و تایبەتمەندیەکانیشمان پاراستووە هەندێک جار بەهۆی هەندێک هۆکارۆ لەوانەیە ئەم ساڵ بەهۆی کۆڕۆنا ناتوانین ئەو نەریتانە زۆر جێبەجێکەین بەڵام تا چەند گرنگە ئەمە بۆنەوەی دوای خۆمان ئەم نەریتە بە شێوەیەکی سینج و بیاڵێ کاکە سەرکۆ ئەم میلەتەی ئێمە کەلتوری زۆر جوانی هەیە هەندێک جار بە زەریعی ئەوەی کە ئێمە بەرەو بەجیهانی بوونە ڕۆین و بەرەو جۆرێک لە تێکەڵبوون بە کەلتوری میلەتانی ترە ڕۆین ئەمانە بەداخەوە ئەمان بات بەرەو ئەو بۆعدەی کە واز لە هەندێک کەلتوری جوانی خۆمان بێنین بێگومان ئەمە من ئەیکەم بە دوو بەشەوە هەموو دیاردەیەکی کۆمەڵایەتی ئەکری ئەمە بیکەین بە دوو بەشەوە دیاردەیەکمان هەیە کە لە سۆسۆلۆجیای معریفەیە پێی ئەوترێ مشتەرەکی ئینسانی یعنی ئەوەیە کە من و تۆ چۆن بەیەکەوە ئەیزانین و ئەیکەین ئاواش کابرایەکی هەندی و یەکێکیش لە ئوسترالیا و یەکێکیش لە شوێنێکی کە هەمان ئەم بیرۆکەیی هەیە بەڵام بە ئاراستەیەکی تر جێبەجێیەکە کەلتور جۆری دوو هەم لە کەلتور ئەوەیە کە لە ناو من و تۆیە هەیە و یعنی جیاکەرەوەی ملەتێکە لە ملەتێکی تر ملەتی کوردی ئێمە کۆمەڵێک دیاردە و کۆمەڵێک ظاهرەی ئیجتیماعی زۆر جوانی هەیە بەڵام بەداخەوە هەندێک جار لەگەڵ گەورەبوونینەوەیەکە ئەم دیاردانە تێکەڵ ئەبن بەیەکە دیاردەی سلبی و دیاردەی ئیجابی بەداخەوەیشێک لەو شتانە کە زۆر جوانە یعنی کە لە مێژووی ئێمە ماوەتەوە ناومان ناوە گردن ئازایی طبعا گردن ئازاییکردن بە عەرەبی پێڵەن بەڕائەت الذمە زۆر جوانە ئەمی ظاهرەیەکی زۆر جوانە یعنی من ئەوەی کە لەمەوە پێشکردومە بەرامبەر بە تۆ ئەوەی کە لەوە پێشکردوتە بەرامبەر بە من ئێمە لە یەکتری خۆشەبین کۆتایی پێرین و لاپەڕێکی تازە هەڵەینەوە
ئەمە جوانترین صفەتی ئینسانە باشە بەڵام دووشت زۆر گرنگە یەکەم ئایا ئێمە ئەتوانین ئەو نیەتە جێبەجێ بگەێنین وەکو خۆی بگەێنینە ئەنجام یعنی کە منیم بۆ لای جەنابەت و داوای گرتن ئازایی لێ ئەەکەم ئایا بەدڵ خۆشە بیت لێم ئایا من بەدڵ خۆشە بم لە تۆ ئایا کە من بەڕاستی ئێمە زۆر جار من دیقەتی ئەوەیەم تۆ چووی بۆ جژن بۆ ماڵێک باشە بەستم تۆ نییەجا ئەچی بۆ جژن بۆ ماڵێک کە یتە دەرەوە لە باتی ئەوەی کە یعنی هەز بە ئارامیەشی دەرونی خۆت بکەی کە گردنی خۆتت ئازا کردووە بە فڵان کەس لە باتی ئەوە باسی ئەوە کە ئەو مەتاڵەکەیان وا بوو ئەوە قەنەفەکانیان تێک چوو بوو ئەوە پەردەی هینەکانیان لەگەڵ فەرشەکەیان جیاواز بوو ڕانکەی دوو لە ڕوتانەوە باشەوە بۆ چاوی ئاوایە و نازانێ ئەوە ڕێکخا لەگەڵ ئەوە بۆ ڕەنگی جلەکانی وا بوو ڕەنگی نازانم پێڵاوەکانی وا بوو یعنی ئێمە چوین بۆچی وە بەڵام بۆچی هاتوویەتە سەر ئەمە لەبەر ئەوە مەحوی شعرێکی هەیە بیڵێم باسیکەم بەم شارەیە کۆتایی پێێنیت هاوکارمان ئاریمان لەگەڵ چکە پێش پرۆگرامەکە باسە کردوتێ ئاریش کوڕی چاکە لانە چاوەڕێمەواتە ئەم شعرە بۆ ئەوڵێم مەحوی ئەڵێ کەدادی یەسم بردە لای ئەو عاریفە توند بوو وتی آخر سبەی جەژنە خوێنی تۆ لە پێ ئەگرم لە ڕووزەردی عیبادەت لە ڕووسووری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم باخەوان و من بەهێ ئەگرم تۆ دیقەت بە چەند جوانە ئەڵێ کە چوومە لای ئەو عاریفە کە معشوقەکەیەتی بە کورتیڵە ئەو بۆی کە ئاریشتەمان با نەسووتێ لە بەر تێگەیشتە حەزی زۆر لە شعری بنە ئەڵێ کە دادی یەسی خۆم بردە لای کە بێ هیوای خۆم بردە لای ئەو معشوقا ئەوەنە تون بوو لەگەڵم ئەزانی چی پێوتم وتی خەمن نەبێ بەیانی جەژنە کە جژن وەختی قوربانی ئەم نیشتۆکەم بە قوربانی خوێنەکەش دەیەم لەبەری پێم جاران عورف و عادەت وا بوو کە نەوبەن کرا بێ خوێنەکەی بڕجە لە حەوشەکەیە ئەڵێ لە باتی خەنە ئەیەم لەبەر پێم ئەڵێ لە ڕووزەردی لە ڕووسووری عیبادەت لام و ئەڵێ من بۆ ئەوە دروست بووم کە ڕووم سوور بێ لەم دنیاە کە لەگەڵ خەڵک باش بم کە نیەتم پاک بێ ئەی چیم لێ هاو ڕووزەردی خەجاڵەت لە بە ناوی سێوی ناوم باخەوان کە ڕووم سوور بێ کەچی من بەهێ ئەگەم ڕووم زەردە ڕاست زۆر سپاس کامڕۆن لامان ئامادە بوون